كاگەنجوستە خۆچیەکەی والله ئێستاکان خێرێکی کوپانە بەڵێ بەڵێ ئەی یعنی بژێوی ژیانی تۆ لەسەر ئەم قوتووە بەڵێ ئەناوەڵە ئەناوەڵە بەچی یعنی ماتۆڕێکی هەبوویان هەر بەدەست کۆ والله بڵێن ماتۆرم نییە بەڵام ئەگەر ئەمەش پێم خۆشە هەم بێ لێن ڕۆژانە بەخۆم دەگەڕم ئەناوەڵە کاگەنجوو بەڵێ تۆ باسیەوە کرد هاتیوی بۆ دەستگای بەخشین بەڵسیگەی حاجیا باسیەوە کردبوو کە حاڵ و ژیانت ئاوایە قوتو کۆکەی تۆ ناتوانانی بشێوی ژیان بۆ مەدابینکەی وە ڕەمەزانەکانی تر بەڕاستی بە بسمانی بە ڕۆژوو گەڕاوی بەدەست قوتو کۆ کردوتەوە بڵێ بۆ داوای ئەوت کردبوو کە ئەگەر ئەم ماتۆڕی سێتایە بدەن بە جەنابێت ئەتوانی بژێوی ژیانتی پێپیاکەی ئەتوانی بە زمانی بە ڕۆژوو کەمتر هیلاکبی ئەم ئیش بە ماتۆڕی سێتایە بکەیت بەڵێ والله ئەمەش گەم مسلمێن ئەو ماتۆڕم دەنە هەم خێرە و هەم پیاوەتیە و هەم ئەنە ڕۆژان بۆ خۆم دەگەڕم توانم بۆ بوانی خۆم بۆ ژیانی خۆم هەوڵ دەدەم کە نیە شتی پێ بێدەکەم قەدوو پێ نیە کۆ دەکەم بۆ قزوان والله جا نیە بەتەمام ئینشاءالله ئیشی پێ دەکەم بۆ ماڵێ بەڵێ کاگەنجۆ جەنابە خێزاندا بەڵێ چەند سەر خێزان والله سێدانم سێ سەر خێزان یعنی تا ئێستا سێ سەر خێزان و ژێوی ژیانتان بۆ قوتو کۆکردنەوە بەڵێ داوا کردووە لە دەستگای بەخشین ئەو ماتۆڕی بارە و بۆ دابینکە بۆی بتوانی ژیانی ژێوی ژیانی ماڵم بە ژێوی ژیان پێی دەکەم بڵێ ئارەوەڵە لە منداڵێمەوە هەر خەریکی ئەوە قەتوم توان کۆ دەکەمەوە کابراکی فەقیرم کابراکی لێ مەعاشم هیچ مچۆ مەعاشتم نییە ئارەوەڵە لە غەیری سندیا قەتوم بتوانە بێت هیچم نییە بسم الله الرحمن الرحيم يا رب يا ربي مغلوب ودان بي سجاد يا ربي دستاو خوش بي اويك ان شاء الله من يوم ما بخشي يا ربي خوي جورب بديته يعني بقدر بيسوند ان شاء الله يا ربي نيا دستاو خوش بي اللي هو شو ما مستمدوان شو بده زي خير فوزيش باوەرم پێ بکە 150,000 بەس دەدەم بە ئەوەی کە لە زانکۆیە ئەم 150,000 مێنێتەوە بۆ من ئەم 150,000 بەشی چیەکە نیوەڕۆ بڕۆیتەوە بۆ ماڵۆش پارەیە شتێکی پێ نەبێ شتێ بچێنی بۆ مناڵەکان یاڕەبی سەربەر بن خی گەورە پشتیوانتان دێ ئینشەڵڵا عليكم السلام ورحمة الله وبركاته. الله خير بين. من بجوي جانم بس أمي شيء. شيء صوب 5,000. لخوا بزيادة تقريبا 15 سالة ما إيشنا. قناعات فيه هي لخوا بزيادة. بس والله وكو يعني وكو يارمتي هي يارمتي جتر معنية. وعليمة تقريبا دوري شرطة 50 ورقة خرزارم هي أو خانوة جاري وهي أروابه 50 رجع بارا معنا زمين أرى والله ياما أقر موشا كمان لكادي خويا بني والله الحكم لله خوشة يعني تو أقر بقرفاني خالي شو بي إيش كي أقر نيورو بروتو ومالوش پاره اشتكي فيه نبيشتف تاني ومنالا كان يعني أقدر كي بقرفاني خوتا پاره تبي خوشة شد بدي تو ومنالا كان بس خوشة بجناكا كان منالكم هي لزدان كويه دوان دانيشان لابتدائي أبو والله باورم فيه بك 150,000 بس دم باوي كلزان كويه
ئەم 150,000 مێنێتەوە بۆ من ئەم 150,000 بەشی چیەکە؟ بەشی کارەبایەکە، بەشی ئاوەکە، بەشی مۆلیدەیەکە، بەشی کارتی مۆبایلەکە، بەشی نەوتەکە، بەشی چیەکە بە قوربانتان؟ کامەرجان دەستگای خێرخواستی بەخشین بڕێباری بە دیاری بۆ هێناوی هیواداری بتوانین تۆزە لە ئازار و ئەشکەنجەکانی خۆتی بکەوێت لە خزمەتە دەتوانێت ڕێیاخوا. وەڵام من دەستخۆشی لە جەماعەتی دەستگای خێرخوازی بەخشینەکەم دەرگا فاتی ئەو خێرخوازانەشەکەم کە بوونە هاوکار بۆ ئەم بەخشینە بۆ من. زۆر مەمنونتانم یاخوا ماڵتان ئاوا بێ و خوا لە برایەتی کەمتان نەکا ئیشەڵڵا. یارەبی سەربەرزم. خوای گەورە پشتیوانتان بێ ئیشەڵڵا. یارەبی خوای گەورە یارمەتی ئێوەش با و چی باشە بۆتان دەستەبەر بکە ئیشەڵڵا. دەستی ئەو خێرخوازانە خۆش بێ کە لەم ڕەمەزانە یارمەتی منیان داوە و یارەبی ماڵیان ئاوا بێ. خوای گەورە خێریان قبوڵ کە ئینشاءڵڵا. یارەبی خوای گەورە پاداشتی خێریان باتەوە. لە خزمەتدان حاجی یارەبی بەخێر لە ڕازی دەستمازیێنە چاوەکە یاخوا بەخێر بێ.